بەرەزان سڵاوتان لەبێ من محەممەد جەباری بەختەوەرم لە ئەڵلقەیەکی دیکەی پرۆگرامی بە کوردی لەگەڵ ئێوە شاد بمەوە. دیارە مرۆڤ کە لە ژیان لەدایکە بێت بێگومان لەگەڵ خۆیدا بەرپرسیارەتی دێتە ئاراوە. دیارە هەر مرۆڤێک بە پێی دەسەڵات و توانا و ئەرکی خۆی بەرپرسیارەتێکەوتە سەرشانی. واتە مرۆڤێک ئەگەر لە بەرپرسیارەتێکی گشتیا بێت دیارە ئەرکی زیاترە وەکو ئەو لە مرۆڤەیەکەوە هیچ بەرپرسیارەتێکی نییە. بە شێوەیەکی گشتی هەموو مرۆڤێک تاکێک کە ئامانجێکی بێ لە ژیان و کەسێکی هاوسەنگ بێ بێگومان دەبێ هەست بە بەرپرسیارەتی بکە بەعامل بە ژیان و بەرامبەر بە دەوروبەری خۆی. بەداخۆ ئێمە لە جیهانی سێم و لەم کۆمەلگای ئێمەیە تا ڕادەیەکی زۆر هەستکردنی تاک بە بەرپرسیارەتی زۆر کەمە. دیارە ئەمەش بۆ چەندین هۆکاری جیاواز دەگەڕێتەوە کە ڕەنگە لە میانی بەرنامەکە ئێمە بینە سەر هۆکارەکانی ئەو هەستکردنە ئەو هەست نەکردنەی تاک بە بەرپرسیارەتی. بۆ ئەوەی زیاتر لەسەر ئەم پرسی بەرپرسیارەتی تاک ینی ڕابوەستین و بە تایبەتی لە ڕاهەندە ئاینەکەیەوە زیاتر گفتوگۆی لەسەر بکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سیدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین. مامۆستا سڵاو لە جەنابەت بێ، کاتی جەنابەت باش بێ. دیارە بینەرانی بەڕێز ئێمە لە ستودیۆ کۆمەڵێک میوانی بەڕێز لەگەڵ ئێمە ئامادەیان هەیە کەین بەخێر بن سەر چاو خۆشحاڵی بەمەدەمونتان زۆر سوپاستان دەکەین. دیارە دوای کۆتایهاتنی تەوری سەرەکی بەرنامەکە لەگەڵ بەڕێز مامۆستا دێمە لای ئێوە بۆ ئەوەی سەرنجوو پرسیارەکانتان وەربگرم. ئێستا گەڕێم لە مامۆستا دووبارە زۆر سڵاو. سڵاو لە تۆش. مامۆستا ئێمە دیارە ئێمە لەم ڕۆژانە ئێمە لە سەرەتای ساڵی نوێی کوردیین ئێستا و ساڵی نوێی کوردی ئەرکێک خاتە سەر ئێمەکەوە تاک بەرپرس بێ بەرامبەر بە ساڵێکی نوێ دێتە پێشەوە. دیارە دەبێ ئێمە ژیانی خۆشمان بە شێوەیەکی ڕێی بخینەوە. ئێمە وەکو تاکی کورد بە بڵێن ئێمە چۆن وا بکەین هەستی بەرپرسیارەتی یان لیام تیامان دەزیندوو بێت و لە هەستی بەرپرسیارەتی بڕوانین بە شێوەیەکی ئەو تۆ کە بتوانێت ئامانجەکانمان پێکێ. بڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. بۆنە تایبەتەکان هۆکارێکن بۆ گۆڕانکاریە گشتیەکان بەمانایەکی تر. بەمانایەکی تر بەلای کەمەوە ئێمە ئاشنا بووین بە نزیکەی 3 سەری ساڵ وەکو مرۆڤ لە نیشتیمانی خۆماندا. یعنی سەری ساڵێکمانێ پێ دەوتر سەری ساڵی زاینی، سەری ساڵێکی جیهانیە. بۆ من و تۆ سەری ساڵێکی کارگێڕی و ئیداریە، بۆ حکوومەتیش بە هەمان شێوە دەتوانێت گۆڕانکاریەک لە ڕووی ئیداری و کارگێڕی لە ژیاندا بکە. لە هەمان کاتدا سەری ساڵی کۆچیمانەیە کە سەری ساڵی ئاینیمانە وەکو موسڵمانێک کە تیایدا مرۆڤ بەبێ پیادۆچوونەوە بەخۆیدا بکات بۆی بزانێ لە ڕووی ئاینەوە چ کارێکی باش ماوە بیکە، چ کارێکی خراپی شێوازی لێبێنێ. ئیتر بەو شێوازە گشتیە. سەری ساڵی کوردی سەری ساڵی نەتەوەییمانە. سەری ساڵی نەتەوەیی داوامان لێکا وەکو تاکێکی کوردی ئێمە جارێکی تر بە خۆداچوونەوە بکەین. هەموو بە خۆداچوونەوەیەک بریتە لە ڕاماڵینی ئەو شتە کەڵەکە بوانە لەسەر شتێک بەمانەیەکتر. کاتێکە ئاڵین بە خۆداچوونەوە ئەەکەین بە خۆداچوونەوە مانەی وایە ئێمە بچینەوە سەر حاڵەتە ڕەسەنەکەی خۆمان وەکو کەسایەتی. هەر یەک لە من و تۆ ئامادەبووان و بینەران کەسایەتیەکی تایبەت بە خۆیانیان هەیە، بەڵام لەگەڵ تێپەڕبوونی ڕۆژگارە شتێک وەک خۆڵەمێش، شتێک وەکو کەڵەکە بوو لەسەر ئەم کەسایەتیە نیشتووە بێم تەپوتۆزەی لەسەر لابەی بچێتەوە سەر حاڵەتە ئۆریجینال و سەر حاڵەتە ڕەسەنەکەی خۆی. کەواتە هەموو بە خۆداچوونەوەیەک بریتە لە دووبارە گەڕانەوە بۆ خود و بۆ ناسنامە. لە سەری ساڵی کوردیدا ئەوەمان بۆ ڕوون دەبێتەوە کە من و تۆ ئامادەبووان و بینەران هەر یەکێکمان وەکو تاک پێویستیمان بە خۆ نوێکردنەوە هەیە. بۆچی؟ چونکە لە سەری ساڵی کوردیدا کە پێی دەڵێن ینی چۆن دەڵێ مانگەکەش نێو دەبرێت بە نەورۆز یعنی ڕۆژی نوێ ئەم ڕۆژە نوێیە لە سەری ساڵی کوردیدا سەرەتای بەهارە. کەواتە لێرە بۆ دەرەکەوێت کە چی ڕوو ئەدا لە دەرێ سروشت خۆی نوێ ئەکاتەوە جارێکی تر. ئێمەش پەیوەندیمان لەگەڵ سروشتا پەیوەندێکی ڕاستەوانەیە وەک ئەو خۆی نوێ ئەکاتەوە کاریگەری ئەو نوێکردنەوە دەبێت بەسەر ئێمەشەوە هەبێ. جا بڕوانە کە ئەڵیان سروشت خۆی نوێ ئەکاتەوە بۆچی بەرپرسیارەتی تاکە؟ کاتێک کە تەماشای سروشتەکەی ئەگەر ملیۆنەها گوڵ و جای سەوزت بینی وانە تۆ بەگشتی دەیبینی، بەڵام هیچ یەکێک لەو تاقە گوڵانە بە تاقی تەنیا نەیگوتووە با من ئەم بەهارە دەرنەچم، ئەوانی دی خۆ دەردەچن. ئەوی دوژوای بوو تا 3-4 ملیۆنە هاوای بگوتبایە یەک گوڵمان نبینی ئێمە. کەواتە ئەمە لە ڕاستیدا ئەوەمان پێ دەڵێ کە ئێمە گوڵ بە ملیۆنەها دەبینین، سەوزایی بە ملیۆنەها کیلۆمەتری چوارگۆشار لەس ئاستی جیهاندا دەبینین. ئەم ڕووبەرە هیچ تاڵێک لە ڕۆچێک چاوەڕێی ئەوی دیکەی نەکردووە،
هیچ گوڵێک چاوەڕوانی ئەوی دیکەی نەکردووە کەواتە کۆی ئامادەبووان ئێستا لێرە تەماشاکەی هەر یەک لە ئامادەبووان بیگوتیان من ناچم ئەو بەرنمەیە ئەوش بڵێ من ناچم ئەو ناچم ئەوانی دی دەچن من ناچم ئەوانی دی دەچن سەرنجام کەسیان نەدەهات کەواتە من لە ڕاستیدا پێمان دەڵێ خۆ نوێکردنەوەی سروشت پێمان دەڵێ ئێمەش وەکو تاک دەبێت لەم سەرەتای ساڵی کوردیا خۆمان نوێ بکەینەوە کە خۆمان نوێکردەوە ئەچینە چۆ ئەچینە ئەو حاڵەتەی کە ئەبێ خۆمان بدۆزینەوە خۆ نوێکردنەوە هۆکارێکە بۆ خۆ دۆزینەوە من و تۆ ئامادەبووان و بینەران پێویستیمان بە دوعایەکە کە سەردەمانی خۆی شێخانی کورد کردویانە لە عەبدولقادری گەیلانی و دەڵێن یەکێک لە دوعاکانی کە مامۆستای شێخی دەوڵەت ئابادی ڕۆژهەڵاتی کوردستان نێو کتێبی دەلائل الخەیرات باسێکە و وەزارەتی ئەوقافی خۆمان بۆی چاپ کردووە ئەڵێ ئەو دوعایە کە دەڵێ اللهم ئەفریدنی لما خەلەقتەنی لەه یعنی خودایە بمدۆزەرەوە یعنی خودایە من دڵنیام تۆ منت دروست کردووە لەم شوێنە و لەم ساتەدا کارێک هەیە کە من بیکەم دنیا گۆڕانکاری بەسەردا دێ بەڵام بە تەنیا ڕێم لێ ناکەوێ بە تەنیا نازانم ئەو کارە چیە کە من دەتوانم بیکەم یارمەتیم بە بۆ ئەوەی کە ڕێم لەو کارە بکەوێ کە ئەتوانم تایدا گۆڕانکاری لە خۆم و لام و دنیادا بکەم ئەمە دوعای ویستووە دوعای ویستوە یعنی چی ئەمە پێمان دەڵێ کە ئێمە هەمومان لە ئاستی ئەوەی کە لە سەرەتای ساڵی کوردیدا داوامان لە خوددا ئەوە بێ کە سەر لە نوێ بمان دۆزێتەوە چونکە ئینسان لەگەڵ هەموو ساتە وەختێکدا نوێ دەبێتەوە لەگەڵ هەموو ساتە وەختێکدا جارێکی تر ئینسان نوێ دەبێتەوە کە نوێ بووە خاڵی سێم لە نوێکردنەوە بۆ دەرەکەوێت تۆ بۆ خۆت شتێکی لە هەموو بوونەوەردا کەسی وەک تۆ نییە من تۆ ئامادەبووان بینەران 7 ملیار و 300 ملیۆن مرۆڤی سەر ڕووی زەوی ئێستا هیچ کەسیان لەوی دیکە ناچن کە هیچ کەسیان لەوی دیکە ناچن دیارە هەر یەک لەمانە تایبەتمەندی خۆی هەیە ناتوانین کەسیان لابین کەواتە دنیا بە گشتی پێویستی بە هەر یەک لە ئێمە هەیە جا ئایا ئێمە لەو ئاستەین یان نا ئەوە پرسیارەکەیە کەی گوتمان ئێمە نەخێر دنیا پێویستی بە ئێمە نیە و ئێمە هیچ نین ئەو کاتا بینە ژمارەیەکی زۆر ساکار لە نێو ژمارەکاندا بەڵام گرنگ ئەوەی وەکو گوتمان ناوێک بە خۆمان بدەین ئەمامان باتەوە سێ خاڵی سەرەکیمان فێرەکە کەی بۆمان دەرکەوت من تۆ ئەو لەم بوونەوەرەدا لەم ساتە وەختەدا کەسی دیکە لە من ناچی ئەی بایۆمەتری چییە ئەگەر کەس ئەم قسەی نەزانی بێ پێشتر ئێستا لە ڕووی بایۆمەتری دەزانێ پەنجەمۆری کەس دە کەس ناچێ و چاوی کەس دە کەسی دەرناچێ و کەواتە عقلی کەسیشمان لە عقلی کەس ناچێ و بیرکردنەوەشمان لە بیرکردنەوە ئەودی ناچێت کەواتە مە هەنمانەدا بۆ داهێنان هەر یەک لە ئێمە توانین داهێنانێ بکەین ئەم وڵاتە بگۆڕین بە شێوازێکی باشتر هەر یەک لە ئێمە دەتوانێت لە ڕووی ئاینیەوە مەگەر سەدان و گرفتمان نییە سەدان پرسیارمان نییە هەر یەک لە من و تۆ ئەوان دەتوانێت ببێتە ئەو کەسەی لە بوارێک لە بوارەکانە وەڵامی پرسیارێک و کێشەیەکمان بۆ باتەوە کە تەواوی ژیانی ئاینیشمان بگۆڕێ تەواوی ژیانی سیاسیمان بگۆڕێت تەواوی ژیانی ئابووریمان بگۆڕێ لە قەیران دەرمانکە هەموو ئەمانە پێمان دەڵێ سەری ساڵی کوردی بۆنەیەکە بۆ تاچی کورد بۆ بە خۆداچوونەوە و خۆ نوێکردنەوە بڵێ مامۆستا دێنە سەر لایەنێکی تر کە لەو مەسەلەیە مەسلەی ئاینی پیرۆزی ئیسلامە لە قورئانە زۆر ئاماژە بەوە کراوە کە مرۆڤ بەرپرسە لە هەموو ئەو کاری خۆی دەکات لە ڕۆژی دواییشە بە هەمان شێوە مثلا بۆ نمونە كل أولئك عنه مسؤولة ڕاست زۆر ئاەتی تریش بەس پێمان خۆشە بەڕێزتمان خێتە بەردەم ئەو وێنەی ئەو ئاماژە قورئانانەی کەوا باسی وەکە کە مرۆڤ هەمیشە تاک بەرپرسە لە هەموو خۆی و دەوروبەری خۆش لە ڕۆژی دواییشدا بۆمان دەرێکەوێ کە خوددا فەرمووی وەلەقەد جئتمونا فورادا کەما خەلەقناکم ئەوەل مەڕە هەروەکو سەرەتا بە تاکاتن لە ڕۆژی دواییشدا ئێمە تاک تاک پرسیارمان لێ ئەکرێ بە کۆمەڵ ناچینە حزوری خوددا بە کۆمەڵ ناچینە خوددا ئەگە بە کۆمەڵ بچوینایە حزوری خوددا کارمان ئاسانە بوو ئاسان لەوە دەبوو دەمانگوت ئێمە هەر هەمومان پێکەوە ئەو کارەمان ئەنجام داوە ئەو کاتە بۆ هەمومان دەنووسرە بەڵام پرسیاری خوددا لە ڕۆژی دوایی لە ئێمێ دەڵێت تۆ وەکو تاک لەو کارە بە کۆمەڵەدا دەورت چی بوو ڕۆڵت چی بوو ئەو پرسیارەکەی هەر ئەوەیە خودای گەورە لە ئاەتێکی تریشتا ئەفەرمێ وەیەتینا فەردە ڕۆژی قیامەت هەموو مرۆڤەکان وەکو تاک دێنەوە لە لای خوددا بۆیە خوددا فەرمی وأن ليس للإنسان إلا ما سعى يعني کارێک کە باوکت کردوێتی و دایکت کردوێتی و عشیرەتەکەت کردوێتی و نەتەوەکەت کردوێتی هیچی بۆ تۆ نانووسری کارێک لای خوددا بۆ تۆ دەنووسرێت کە خۆت کردبێتت بۆیە ئەمە بگەڕێنەوە بۆ جێڕانەوەی ڕۆڵی تاک لە ڕوانگەی ئاینیەوە تا بۆمان دەرکەوێ هیچمان زیاد نین ئێمە هیچ یەکێک لە ئێمە زیاد نییە هیچ تاچێک لە ئێمە زیاد نییە ئەگەر ئەمەمان زانی خۆمان بەشتە زانین دەزانین ئێمە نایابترین دروستکراوی خودای لەسەر ڕووی ئەم زەویە هەر ئەوەیە جارێکی تر خودای گەورە بۆمان باسەکە وەلا تەزیر و وازیرەة وزر ئوخرى
کەسیش گوناهی کەس هەڵناگرێ کەسیش ئەنجامی هەڵی ئەوی دیکە هەڵناگرێ خۆ پێچەوانەکەشی ڕاستە کەسیش چاکەی ئەوی دیکەی بۆ نانووسێ هەر کەسی خۆی چاکەی بۆ خۆی کردێ هەر ئەمەیە جارێکی تر خدای گەورە فەرمێ یەومە تەئتی کول نەفس هەر کەسێک بە تاقی تەنها دێتەوە ئەگەڕێتەوە تجادل عن نفسها بەرگری لە خۆیەکە و باس دە خۆی دەکا خۆی چی کردو خۆی چی نەکردو ئەمەیە خدا دەفەرمێ وەلتەنظر نەفس ما قەدەمەت لغەد هەر یەک وەکو تاک تەماشاکە بۆ سبەینێ چی ئامادە کردو غەد سەعاتێکی تریش چیمان ئامادە کردو بۆ دویتر بۆ سێتر بۆ سبەی بۆ ڕۆژێتر هەفتەی ئایندە مانگ ساڵ تەمەن ڕۆژی دوایش هەمووی پێی دەگوترێ غەد هەمووی پێی دەگوترێ غەد جا خدا پێمان دەڵێ پێویستی مرۆڤ بەوە دێ چۆن دەڵێ دەست پێشخەری هەبێ دەست پێشخەری هەبێ یعنی چۆن ئێستا لە ڕووناکیەکە دانیشتووی هەر بڵێ ڕووناکی گڵۆب دەڵێ ئەدیسۆن هەر بڵێ رادیۆ ئەڵێ مارکۆنی بەو شێوازە نیە کەواتە هەر یەک لەم داهێنانەی ئێستا کە داهێنراوە ئەم مرۆڤانە بوونە تەمایی پێشکەشکردنی خێرێکی یەکجار گەورە بە مرۆڤ ئێمەش دەکرێ وابی حتا لە مسلمان بوونیشە خدای گەورە بفەرمێ وەسابقون السابقون پێشەنگەکان چێ لە پێشدا بەو کارە هەستاوە وانە هۆ بە فلانە کەس مهاجر بێ و هاوڕێی پێغەمبەر بە درودی خوای لەسەر با فلانە کەس ئەنسار بێ و هاوڕێ بەس خوا فەرمێ وەسابقون الأولون من المهاجرين والأنصار هێشتا ئەڵێ پێشەنگانی یەکەم یعنی گرنگە تۆ لە کاری چاکە پێشەنگ بی سبەی دوو سبەی داهێنان هەرەکرێ بەڵام منم یا توی تیان نەبیم زۆر ناخۆشە ئەمانی تێدا نەبن زۆر ناخۆشە ئەوە گرنگە کەواتە هەر لەوێ بۆ دەرێکەوە جارێکی تر خدای گەورە لە قورئانە فەرمێ قل إني أمرت أن أكون أول من أسلم يعني من یەکەم مسلمان بم لە دنیا شتێکی باش خۆتە زۆر جارێ بینی ئەڵێن چی یەکەم کەس مسلمان ئەڵێ خەدیجە لە ئافرەتان وانە ئەم جێ لە پیاوانە ئەڵێن ئەبوو بەکری سیدیق ئەم یەکەم بوونە زۆر گرنگە ئەم یەکەم بوونە لەبەرەوە هەموو ئەمان باتە سەر و حاڵەتی کە خدای گەورە لە قورئاندا پێمان ئەڵێ وەسارعوا یعنی چی یعنی ئێوە پێشبڕچێ بکەن لە خێراییدا کامتان پێشی ئەوی تر دەکەوێت لە هەر کارێکی چاکدا خوا دەفەرمێ وەسابقوا ئێسابقوا یعنی پێشبڕچێ بکەن لە نێوان خۆتاندا بۆ گەیشتن بە کارێکی چاک و ئەنجامدانی کارێکی باش کەواتەمانە هەمووی ئاماژەی قورئانین خدا پێمان دەڵێ هیچ کەسێک لە دنیادا وەکو بە تاک هاتووە لە قیامەتیشدا بە تاک دێ کەس پشت ئەستور نەبێ بەوەی باو باپیرانی و نەتەوە و عشیرەت و هۆزەکەی و دایک و باوکی چی بۆ کردووە ولا ئەنسابە بینەهم لەن ئەنجامی ئەمەدا بۆمان دەرەکەوێ کەواتە ئێمە لە بەردەمی بەرپرسیارەتێکی یەکجار گەورەین بۆ ئەوەی کە داهێنان بکەین بۆ ئەوەی کە بتوانین بیری نوێ دابێنین جوانە مامۆستا خەڵکی تر ئێمە کورد هەمیشە لە پێشینانە ڕەنگە جیاوازیمان هەبوو بێ لە هەستکردن بە هەستکردنی تاک بە بەرپرسیارەتی هەستەکەم پێشتر ئێمە زیاتر هەستمە بەرپرسیارەتی کە وەکو تاک لەوەی ئێستا جا نازانین هۆکارەکەی دیار هۆکاری تر زۆر هۆکار زۆرە بەڵام ئێمە چۆن مەسەلەن تاکی کورد لە ڕابردووە چۆن لە بەرپرسیاتی ڕواندووە و ئێستا چۆن لێ ئەڕوانێت هەستکردن بە بەرپرسیارەتی ئەبێتە مایەی سەرخستن و دەرخستنی ئەو تاکە کۆمەڵگەی کوردەواری پێشینانی ئێمە چۆن لەمەیان ڕوانیوە ئێمە کێشەیەکمان هەیە کێشەیەکی چۆن دەڵێن خودی لەگەڵ کێشەیەکی بابەتی کێشەی خودی ئەوەیە ئێمە هەست نەکردنمان بە بەرپرسیارەتی بۆ تەمایی ئەوەی کەوا لە چاو میلەتانی دیکەدا پێش نەکەوین ئەوش هۆکارەکەی ئەوەیە گرەی خۆ بە کەمزانین گرەی خۆ بە کەمزانینمان هەیە یعنی تاچی کورد وا بیرەکاتەوە لە پاشکۆی خەڵکی دنیادایە وا بیرەکاتەوە دەڵێن جا منیش نەبم خۆ دنیا هیچ ئەڕوا بەس خەڵکی تر دەیبا بەڕێوە تۆ نایبێ بەڕێوە ئەو کاتە یعنی خەڵکی ئێمە هەوڵ نادا ئەو پێشەنگیە بگرێتە دەست خۆشەر نییە لە ئاستی جیهانە لە ئاستی ماڵێکدا باوکو دایکێک چەند مناڵێکیانێت چەند کوڕکوچێکیانێ بۆ تۆ باشترینی مناڵەکانی باوکو دایکی خۆت نەبی ئەگە پێش بڕچێت پێکرێت لە ئاستی خێزانێکا بیکە لە ئاستی هۆزیێکا بیکە لە ئاستی پۆلێکدا بیکە لە ئاستی قۆناغێکدا بیکە لە ئاستی قوتابخانەیەکدا لە ئاستی پەروەردەی شارێک لە ئاستی هەرێمدا هەموو ئەمانە بازنین بە پێی توانای خۆت لە یەکێک لەم بازنانەی کە تۆی تیای بتوانە پێشەنگ بە لەو بارانەدا ئەم هەست نەکردن بە بەرپرسیارەتیە لە گرەی خۆ بە کەمزانینەوە هاتووە تاچی کورد ئەبێ خۆی ڕزگارکە لە گرەی خۆ بە کەمزانین ئەژنا لە نێو کۆمەڵگەی ئێمەدا لە نێو ئەم گەنجانە تاچی وا هەیە ئینسانی وا هەیە بیر و بۆچوونێکی تایبەتی وای پێیە ئەگەر بیڵێ و پشتگیری بکرێ هیچی کەمتر نییە لە هەر هاوڵاتێکی ئەو دوای دنیای پێشکەوتوتی جیهان بگۆڕێ بڵێ کەواتە دێنە سەر وتمان ئەگەر پشتگیری بکرێ کەواتە کێشەیەکی ترمانەیە کێشەکەی ترمان چییە؟ کێشەکەی ترمان لەلایەن حکوومەت و لەلایەن ئەو دام و دەستگایانەیە کە ئەم تاکانە و ئێمە تیایدا کارەکەین
یعنی بەمانایەکی تر لە کۆمەڵگەی کوردەواری پشتگیری نییە بۆ تاک کۆمەڵگەی کوردەواری پشتی تاچی خۆی ناگرێ پشتی تاچی خۆی ناگرێت وەکو چۆن وەکو ئەوەی کە بڵین مەلای گەورەی کۆی بەڕەحمەت بێ ئەڵێ باوکم لە ئاستی محەممەد عەبدەی مسر بوو بەس چونکە لە کۆیەدا بوو لە نێو کووردا بوو کورد بەکەم ێزانی مەگەر چەند کەسی وامانێ مامۆستا مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ دەڵێ مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس دەکرا ئیمامی شافیعی بێ دەکرا زانستی لەویش زیاتر بێ بەس چ ئەو خۆی لێنەدا چ کۆمەڵگا لەوەکو کوردەواری پشتی بۆ چوونەکانی ناگرێ ئەگە بۆ چوونێکی تازەی خۆی بڵێ سەرنجام ئەم جۆرە ئینسانانە دەپوچێنەوە نابناو ئینسانی کە دەرکەون هەر ئەوەیە کە کوڕی مەلای گەورەی کۆیە وەکو مامۆستا مەسعود محەممەد ئەویش کاتی خۆی لە نامەیەکە لە کتێبێکە بە شێوازی نامەنووسی بۆ گۆرباچۆڤی مەزن دەیگوت تۆ ئەو هەموو بیر و بۆ چوونە تازەییکەوە یەکێتی سۆڤێتی جارانت پێ هەڵوەشانەوە بەرەو گلاسنۆست و برۆسترۆی کاتچووی منی تاچی کورد هەموو ئەو بیر و بۆ چوونانی تۆم هەبوو بەڵام چونکە لە نێو کوردستانێکی دوورە دەست و لە نێو کۆیەکی بچووکدا بووم کەس منی نەناسی بەس تۆ چۆن کە سۆرۆکی یەکێتی سۆڤێت بووی دنیا تۆی ناسی قسەکەی تۆ ئەڕواڵێن ئەو کردی لە ڕاستیدا من پێشی تۆ قسانم نووسیوەوە مەبەستم ئەوەیە تاچی کورد ئاوایە جا ئەمە مانای وایە لە ئاستی بەڕێوەبردننی وڵاتی خۆماندا دەبێ ئێمە سیستەمێکمان هەبێ یارمەتی ئەم تاکەبدا یان یارمەتیمامدا بە شێوازێکی کۆمەڵ دەستمان بگرێ بۆ ئەوەی هەستکردن بە بەرپرسیارەتیمان بۆ دروستکە تا دەرکەوین تا سەرکەوین جا نمونەیەکت بۆ بێنەوە ئێستا لە 2017 قساکەین وانە لە 2770 کوردی لە 2770 کوردی قساکەین بەرامبەر بە 2017 زاینی باشە بڕۆرەوە بۆ دواوە بۆ ساڵی 1928 مانای لە ساڵی 1928دا ئەم قسەی منەی کەم نووسراوە ئێمە لە کۆمەڵگەی کوردەواری تاکمان بۆ نادۆزرێتەوە ناتوانین بیان دۆزین ئەم بەڵگەم هێناوە بێت کە ئەڵێ بڕوانە ڕۆژنامەی ژیانمان هەیە ڕۆژنامەی ژیان لە ساڵەکانی 20ەکان دەرچووە لە ساڵی 20ەکان دەرچووە ڕۆژنامەی ژیان لە ژمارە 137 لە ژمارە 137 بەرواری ڕۆژی 15 یازدەی 1928 ئەڵێ ئێمە چ نەخۆشیەکمان هەیە اینجا بە زمانی ئەو سەردەمە نووسراوە بردو ئەیکەم بە زمانی ئەم سەردەمە ناونیشانەکەی ئەڵێ بێقەراری بێعەزمی نەخۆشی ئیجتیماعیان یعنی ئێمە نەخۆشیێکی کۆمەڵایەتیمان هەیە ئەو نەخۆشیە کۆمەڵایەتیە بریتە لەوەی بێقەراری و بێعەزمیە نە بڕیارمان پێ ئەدرێ نە جورئەتی ئەوەمان هەیە بچین بەرەو کارێک ئەو کات نووسیوێتی لە ساڵی 28 لە ڕۆژنامەی ژیان ئەڵێ بەپێی تەصنیفێکی ئیجتیماعی کە تازە عولەمای ئیجتیماع کردووانە ئەو کات دەڵێت تازە ینی بۆ ئەو کات تازە بووە یعنی زانایانی کۆمەڵناسی هەستاون بە پۆڵێنکردنێک لە ڕووی ئیجتیماعی چیان گوتووە دەڵێن بەشەر تابعی دوو مەزهب یا دوو تەرزە حەیاتە ئینسان بە شێوازێکی گشتی دابەشە بێ بەسەر دوو جۆرە بەسەر دوو جۆرە یا تەرزی ئیشتراکی و تەرزی ئیستیقلالی یان پۆڵێن ئەکرێ لەسەر شێوازێکی ئەڵێن ئەمە ئیشتراکی ئەمە شێوازێکی ئیستیقلالی لیبرالیە ئەڵێ مەعەلئەسەف ئێمە وەک عجوبەیەکی تەبیعەت خارجی ئەم سنفە ماوینەتەوە یعنی چی بە زمانی ئێستا ئەم قسەیە ئەڵێ بەداخەوە ئێمە وەکو بووینەتە شتێک لە ئۆمەد نەچوو عجوبەیەک لە بۆ ئێمە لە خەبک ئەو خەڵکە نەبووین ئێمەش ئاوا بە شەردا بەشکەین بەم شێوازە وەکو بڵێ کەوتونێتە خارجی ئەم سنفە نە ئەوەتاین وەکو تاک یارمەتی بدرین بۆ خۆمان پێشکەوین یاوەتا وەکو کۆمەڵ فێرمانکەن گروپ کۆمەڵ بتوانین کارێکی باش ئەنجام بدەین اینجا ئەڵێ نە تەربیەیەکی ئیستیقلالی ئینفرادی وەهامان هەیە یعنی پەروەردەکردنێکی وامان بۆ نەکراوە بڵێن تۆ وەکو تاک زۆر گرنگی تۆ دەتوانی ئەم وڵاتە هەمووی بگۆڕی تۆ دەتوانی باش بی ئەمە تەربیەتە پەروەردەی لە قوتابخانە دەبێ ئاوا فێرمانکەن نە تەربیەیەکی ئیستیقلالی ئینفرادی وەهامان هەیە کە عیندە الئیجاب لە کاتی پێویستدا فەردێکمان بەخۆی ڕابپەرمێت و قەرار و عەزمی شتێک بکات و بهێنێتە حەیزی فعلەوە حەیزی فعل ینی بواری داهێنان بواری کارە بێنێتە بواری کارکردنەوە یعنی ئەڵێ تەربیەیەکی وا نەکراین ئەم تەربیەتە بێتە مایە ئەوەی تاچی ئێمە خۆی لە خۆی ڕاببینێت و بەڵێ منیش وەکو تاکەکانی هەموو ئەو دنیاە منیش شتم و ئەتوانم شتێکی تازە بێنمە ئارە باش نە تەربیەیەکی بە کۆمەڵ کراین کە پێمان بڵێن 10 کەس 15 کەس یا 20 کەس بۆ تەطبیقی غایەیەکی مشتەرەک بۆ بەدیهێنان و بە ئەنجام گەیاندنی ئامانجێکی هاوبەش بۆ خۆیان قەرار بدەن بۆ گەیشتن بەم غایە هەوڵ بدەن کەواتە لە ساڵی 1928ەوە ڕۆژنامەی ژیانی ئێمە هەستی بەم نەخۆشیە کردووە من ئێستا لە
حەفدەی کوردیە لە 2017 جارێکی تر ئەیجێڕمەوەکەواتە ئێمە لە ڕاستیدا وەکو خۆمانی ئەمەش کارەساتێکی گەورەیە پێمان دەڵێ ئێمە پەروەردەمان ئەو پەروەردە ڕاستەقینە ڕەسەنە نییە کە چۆن دەڵێ ستایلی ژیانمان فێرکە چونکە وڵاتانی دنیا دەبینی ئەوە ئیشتراکیەوە لیبرالیە ئەوە لەسەر ئاستی تاکەەوە لەسەر ئاستی کۆمەڵ ئێمە کامیانین بەداخەوە مامۆستا خاڵێکەیە کە پێم خۆشە گرتووی لەسەر بکەین ئێمە چۆن بتوانین ئەم چەمکی بەرپرسیاتی یا هەستکردن بەرپرسیاتی تاک گەشە پێ بدەین باش واتە ئەم چەمکە ئێستا لا ئێمە تا ڕادێ باسم کرد لە سەرەتاوە حەز بە لاوازێکی زۆرە هەیە کەس خۆی بە بەرپرسیار نازانێتان ئەو لە پۆستی گشتی شایە باش بە شێوەیەکی گشتی چۆن ئێمە وا بکەین خەڵک حەز بە بەرپرسیارەتی بکە یەکەم کە خدا فەرمی ومن قتل نفس بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا أما يتاو تشيك ما بيدل دلي يكسانه بهمو 7 مليار و 300 مليون مرۆڤ بەخەم لەن راوی هەیە لە جیهاندا ئەمڕۆ هەر یەکێک لە ئامادەبووان و بینەران و هەر یەکێک لەم یەکسانە بە هەموو ئەمە هاوچەشی خودداوەمان پێڵێ ڕزگارکردنی ژیانی یەک کەس یەکسانە بە ڕزگارکردنی ژیانی هەموو کۆمەڵگەی مرۆڤایەتی چونکە ئەو یەکە لەوان ناچێت بەبێ حکمت دروست نەبووە بە درەوشان و مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردیڵە بە درەوشانەوەی ناوەکانی خوددا یعنی بە سوودوەرگرتن لە ناوەکانی خوددا لە ئیسمی ئەلحەکیم یعنی خوددا دانایە کە خوددا دانایە مەبەستی هەیە لە بوونی من تۆ ئەو لەم بوونەوەرە لەم ساتە وەختەدا هەڵا ئەکەین بڵێین دنیا بەبێ ئێمەش ئەبێ نە بەبێ ئێمەش نابێت کەس زیاد نییە کەس زیاد نییە بۆیە گوتراوە ئەگەر تۆ شتێکی زیاد نەخەیتە سەر ژیان خۆت زیادی لە ژیان و دەدباتەوە لێرەوەیە ئەم خاڵە ئەم هاوچێشە قورئانی دەبێ بە پلەی یەکەم ئاگاداری بین کە هەر یەکێک لە ئێمە بایەقی هەیە لای خوددا جا کۆمەڵگا دەوروبەر بایەخمان پێنادا دەبێ ئاگداری ئەوە بین ئەوە نابێت بێتە پاسا بۆ ئێمە دەبێ پاساومان ئەوە بێ کە خوددا بە ئێمەی گوت ئێوە شتێکی جیاوازن هەر هەمووتان کەستان لەوی دیکە ناچێ ئەم زانینە بۆ ئێمە زۆر گرنگە کامو جا گوتومە لەو ڕۆژەی مرۆڤ دروست بوو تا ئەمڕۆ لە ئەمڕۆ تا ڕۆژی دوایی هیچ کەسێکی تر لە تۆ ناچێت لە تۆ ناچێت لە تۆ ناچێت لە من ناچێت لەوی دیکە ناچێت ئەم تاکبوونەوەیەمان بەهایەکی معنەوی گەورەمان پێدەدا کە خۆمان بەکەم نەزانی ئەمە گرنگە خاڵێکم خاڵی دوم بریتە لەوەی کە لە ڕاستیدا ڕێگرەکان نەهێڵین لە بەردەمی دەرکەوتن و دەرخستنی تاکدا یەکێ لەو خاڵانەی کە زۆر کێشەی بۆ کۆمەڵگەی کوردەواری ناوەتەوە ئەوەیە کە دەوروبەرەکەی و خێزانەکەی کێشە دەنێنەوە ئیدی ئەم دەڕوخێ ینی چۆن یعنی ئەبێ فێری ئەوە بین لە کۆمەڵگەی کوردەواریدا سزاکان بە کۆ دەدرێت یعنی ئەگەر باوکی یەکێک پیاوێکی زۆر خراپ بێ ئیدی ئەو کوڕا ئەو کچە هەموو نیشانی ڕاست و چەپ بەسەریا ئەهێنرێ ئەڵێنەوە کچی فلانە کەسە بە گوناحی وەستێ بە گوناهێک لە کاتێکدا وتمان خوددا دەڵێ وەلا تەزیر و وازیرەتە وزرە ئوخرا یا دەڵێن ئەمە کچی فلانە کەسە هەڵەیەکی کردووە ئیتر ئەو خێزانە هەر هەمووی تووشی کێشە ئەبێ بینەوە سەر ئەوەی خوددا گوتی وەک تاک دروستم کردن با بازنەی پێکەوە ژیانیشتان زۆر بێ لە قیامەتیشدا وەکو تاک دێنەوە ئەوروپا سوودی لەم بیردۆزە وەرگرتووە بۆیە تاک وەکو خۆی حسابەکە باوکی خراپە کوڕەکە باشە ئەقمانچی کچەکە خراپە کوڕەکە باشە کەس تحملی نەتیجەی کاری ئەوی دیکە ناکە من پێم سێرە ئێمە کۆمەڵگەیەکی مسلمانین ئەمە نازانین هەر لە خۆیانەوە فلانە کەس هەڵەیەکی گەورەی کرد و حیای خێزانەکەی برکاکە بۆ حیای خێزانی بردو هەڵەیەکی کرد خۆی لێ پرسیار ئەرێ کاکە ئادەم پێغەمبەر نییە ئێ باشە دوو کوڕی نابێ بە شەڕیان کوڕێکی قاتیلە ئە باش ئەمە هیچ کەس هەیە بڵێ ئادەم پێغەمبەرێکی خراپ بووە نەیزانین تەربیەتی کوڕەکەی قاتیلە چی بکە باشە ئەوە نوح پێغەمبەر نییە عەلەیهی سەلام ئەی بۆ ژنەکەی بێ باوەڕ هەر بڕای بە بیرروبۆچوونی پێغەمبەرێکی خۆ مێردەکەشی نییە ئەمە بێ بەعیبە بۆ نوح نابێ نوح کوڕەکەی دەستی کوڕەکەی یەگرێ وەرە سەرکەوت لەگەڵمانە کوڕەکەی بێ باوەڕ ئەی ئەمە بێتە مای ئەوەی بڵێ نوح بزانێ مامانەمان لە قورئان خوێندوتەوە باشە فلانە کەس ئەگەر زۆر چاک بایە و کوڕەکەی خۆی چاکە بوو با بەوان نییە باشە لە پێغەمبەر گەورەترمانێ محەممەد عەلەیهی سەلات وەسەلام دەی مامی کافرە مامی بێ باوەڕە هەر بڕای بە ئەو بیرروبۆچوونەش نییە کە محەممەد المستەفا هێناوێت مانای چییە مانایوە ئەمە لەسەر پێغەمبەر حساب ناکرێت ئەمە هەمووی پێوترێت تاک بڕوانە مەسەلەن فیرعون بێ باوەڕە ێژنەکەی ئیمانی بە خوددا هێنا ئەوە هەر کەس بۆ خۆی خانەی خۆی ئەبێ بگرێ لوط پێغەمبەر خێزانەکەی بێ باوەڕە ئەم هەموو شتە لە قورئانە بینین ئەبێ فێرمانکە ئەو کوڕە ئەو کچە نەسووتێ بە ئاگری براکەی کارێکی خراپی ئەنجام داوە ئەم بەیەکەوە سزادانە بە کۆمەڵە لە کۆمەڵگەی کوردەواری کارێکی زۆر خراپە ئەبێ بینەوە سەر حاڵەتە قورئانێکە کە حاڵەتی تاک حاڵەتێکی تر ئەوەیە کە لە ڕاستیدا
بۆ کۆمەڵگە پشتی ئەم تاکانە بگری هەر کات بۆی دەرکەوت تاچێک لەم تاکانە لە بوارێک لە بوارەکانی ژیاندا دەرکەوتووە ئەبێ دەوڵەت قوتابخانەکەی دەوڵەت چێ دەوڵەت دوجارە بێتە کۆمەڵە پازنەیەک ئەو قوتابخانانەی ئەم قوتابیانە تێیدا دەخوێنن ئەمانی بینی لە بوارێکا دەرکەوتون لە هوەرا لە وەرزشا لە چۆ پشتی بگرێ ڕەنگە لە بوارێکی تردا سەرکەوتو نەبێ ئیدی ڕۆناالدۆ چێ و میسی چێ و فلان چێ و شاراوا بووە کەسێک پشتی گرتووە هەموو ئەمانە کەسێکە بۆ پشتیانی گرتووە وانە بێگومانتە لێرە ئەمە هەمووی پێمان دەڵێ لە ڕاستیدا پێویستیمان بەوە هەیە تاچی ئێمە دەرەکەوێ وەکو قسەیەکی چاک هەیە زانایەکی مسری بە ڕەحمەتی وەفاتی کرد کە لە ئەوروپا و لە ئەمریکا پێشکەوت وانە دەڵێت جیاوازی نێوان ئێمە ڕۆژاوا چییە ئەوان تاچێکیان کە دەرەکەوێ ئەوەندە پشتی دەگرێن تا سەریخن ئێمە تاچێکمان کە دەرەکەوێ ئەمەندە ئەیکوتنەوە تا دەڕوخێن و تەشکستی پێدێنن فەرقەکە هەر ئەوەندەیە ئێمە مرۆڤەکانمان خراپ نین خاڵێکی تر لە ڕاستیدا مەسەلەی تعلیمە یعنی بۆ ئەوەی خەڵک دەرکەوێ ئەبێ بەڕاستی خوێندن مە پشێوازە نەبێ ئەزانی خوێندنمانەیەکیە یعنی یەک منهەجدا ئەنی هەموو قوتابیەکان دەبێ ئەوە بخوێنن ئەزانی هەندێک قوتابی لە هەندێک قوتابی تر لە بوارەکەی خۆیدا زیرەکترە ئەزانی هەندێک قوتابیە پێنجیشی پێ نەخوێنی یانزەی پێ نەخوێنی ڕەنگە لە 12 دەرچێ ئەزانی لە ئەوروپا ئەم کارە ئەکەن هۆم سکول هەیە هەندێک کەس لە ماڵەوە دەرسی پێڵێنەوە چونکە قوتابخانەکە لە ئاستی قوتابیەکە نییە ئەگەر ئێمە قوتابخانەمان لێ بوو بە کارگە ئەو کاتە قالبمان بۆ دروستەکە ئەزانی قوتابخانە نابێت بێ بە کارگە کارگە ئیشی چییە کارگە ئەوەیە مادە خامەکەی تێەکەی ئیدی لەو لاوە بە بەردەوامی ئەو کارگە بەس ئەو جۆرە کوپەت بۆ دروست یەک شێواز کەواتە ئەوە کارگەیە ئەگە قوتابخانەش خەڵکی تێبخی بە یەک منهەج هەمان خەڵکن بۆ دەرخاوە تۆ کارگەی و قوتابخانە نییە کەواتە ئەمەش جارێکی تر پێداچوونەوەی پێوێ بێ لە پۆل لە یەکە بینین کۆمەڵە کەسێکی زۆر زیرەکمانێ بابی پەڕێنین بۆ پۆلیسێ لە سێەوە لە دووەوە لە پێنجاوە بەم شێوازانە ئەبێ جیاوازیەکی پۆزەتیڤانە بکەین لە نێوان کەسەکاندا بۆ ئەوەی کەوا دەرکەوێت بەڵێ خاڵی کۆتاییم ئەوەیە کە هەمیشە یا زۆر جار ئاماژەم پێی کردووە لە ناخی من و تۆ هەریەک لە ئامادەبوان و بینەران و هەموو ئینسانێکدا لە ناخی ئێمەدا بیر و بۆچوونی زۆر جوان هەیە ناوێرین دەری بڕین کۆمەڵگە دژایەتیمانەکاتەوە بەڵام ئەبێ بوێرین ئەبێ بیڵین کۆمەڵگە ئەمڕۆ دژایەتەکە بەین دێتەوە لاس بۆ یوتمێکی لە کتێبە چاکەکانی ئەوروپا و ئەمریکا بریتێ لە کتێبی تۆد هێنری بە ناوی دای ئێمپتی ئەڵێ خاڵی بمرە ئەڵێک لە نێو گۆڕەکاندا لە قەبرستانەکاندا بیر و بۆچوونی وا گەورە و مەزن هەبوو لە لای خاوەنەکەی هەتا مرد هەر نەیگوت لە ئەنجامە بردێ نێو گۆڕ ئێستا بۆمان دەرناچێتەوە خۆزگە بیگوتبایە خۆزگە نەترسایە خۆزگە ئەو بیر و بۆچوونی خۆی گوتبایە لەبەرەوە زۆریش گرنگە تاک بزانێ یەکجار نامرێ یەکجار دەژی ئەم ژیانە زۆر گرنگە کە تایدا ئێمە بە بەردەوامی شتی نوێ بڵێنەوە لە ناخی هەر یەکەمان نە بیر و بۆچوونێکمان هەیە بابیڵین ئەمڕۆ کۆمەڵگە لە دژت دەوەستێ بەیانی ناچارە ببێتەوە سەر بیر و بۆچوونەکانی تۆ مەگەر کاری پێغەمبەران هەروانە بووە سەرەتا هەموو گەل و نەتەوەکانی خۆیان دژیان وەستاونەتەوە دوجار باش وەفاتی ئەوان بۆیان دەرکەوتەوە کە ڕێبازەکەی ئەوان ڕاستە هەموو ئەمە لە سەرەتای ساڵی نوێی کوردیدا دەمانخاتەوە بەردەمی ئەم بەرپرسیارەتە کە بە جۆرێکی دیکە دانیشینەوە تەماشای خۆمان بکەین ئێمە ئەو مرۆڤین کە پێمان دەکرێت لە بوارێک لە بوارەکانە خۆمان بدۆزینەوە بە سەفەرێک لەگەڵ وەزیرانی ژینگەی وڵاتانی عەرەبی ئەو کاتکە وەزیری ژینگەی عێراق بوون چوینە ژاپۆن جۆن شیرۆک کۆیزۆمی سەرۆک وەزیرانی ژاپۆن لەگەڵ 20 وەزیری ژینگەدا قسەی بۆ کردین کە قسەی بۆ کردین یەکێک لە خاڵەکانی پێشکەوتنی ژاپۆنی پێگوتین گوتی لە ژاپۆندا هەموو تاچێک وا پەروەردە ئەەکەین کە جگە لەو ڕێگانەی لە قوتابخانە دەیخوێنن جگە لەو ڕێگانەی لە دنیادا هەیە هەمیشە ڕێگەیەکی نوێ هەیە بۆ سەرکەوتن تاکەکەوا پەروەردەکەین چەند ڕێگە هەیە بۆ سەرکەوتن لە کتێبەکاندا لە ئەزمموی دنیادا چەند 1 2 3 100 با نووسرابێ مەرجنی هەر ئەو سەتە بێ دەکرێت تۆ 100 بۆ بخەیتە سەر ئەم پەروەردەیە زۆر گرنگە پێمان دەڵێ کە دەکرێت ئێمە ئەو کەسە بین خۆمان لەگەڵ سروشدا لە سەری ساڵی کوردیدا نوێ بکەینەوە بۆ داهێنان بۆ هێنانە ئارای بیرۆکەی نوێ بەمەسە بەردەوام دەبین لە سەرگفتووەکەمان بەڵام دوای ناوڕێکی کورد بەڕێزان لەگەڵ ما ببێنەوە دوای ناوڕێکی کورد و ئەگەڕێنەوە بەڕێزان بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی پرۆگرامی بە کوردی ئێستا چنە لای میوانە بەڕێزەکان دووبارە ساڵتان لێبە بەخێر بێن خۆشحاڵم کە
لە چوارچەوەی ئەو بابەتێکی پێشکەشمان کرد کە ساڵی نوێی کوردی و بەرپرسیاتی تاک هەر کەسێک لەوە بەڕێزێک لەوە پرسیارێکی هەیە یاخود تێبینیەک یا سەرنجێکی هەیە پێمان خۆشە بخاتە ڕوو وەکو بەرپرسیاتی تاک کە شتێکتان لایە بەرپرسن بەرەو شتێکە لاتانە پێمان خۆشە بیخەنە ڕوو ئێمە جوێتان لێگرین ئینشەڵا مامۆستا وەڵامەکانی ئەداتەوە. بڵێ مایکەوە گرا. بڵێ باشە چۆن بتوانین ببینە ئەو تاکە یعنی بۆ ئەوی سوودمان هەبی بۆ وڵاتەکەمان ێزا چەندین مەسەرەن زانامان هەیە یان سوودیان هەبە بۆ وڵاتەکەمان ئەمە دراسی لەسەر دەکەین لە خوێندن یعنی چۆن بتوانین ئەبینە ئەو تاکە. بڵێ دەست خۆش بێ شەیتر ئەگەر یەکێک لە وڵاتی ما ئەگەر یەک داهێنانە شەبیتن یعنی کەس نییە پشتی بگریتن نە حکوومەت و نە دەوروبەرەکەی باشە چۆن ئەو کە شخصە بتوانین سەرکەوتوو بی لەو داهێنانەی بیکاتن ئەگەر بڵێ دەست خۆش بێ شەیتر سپارەزێ. بڵێ خێراتنی مامۆستا خێر بێت. بۆچی ناو کۆمەڵگای کوردی بۆچی دەبی لەگەڵ وڵاتانی تر جیاواز بکە تاکەیەک شتێکی هەیە وەک بە خۆتان باستان کرد کەس پشتی ناگرێیان دەفعێکی وای نییە بگاتە نەتیجەی ئەو کاتی. سوپاس. دەست خۆش بێ. بەڵێ ئێستا چ لە مامۆستا دواترە گەڕم لایەوە بۆ وەرگرتنی پرسایی تر مامۆستا هێشێک لەو بەڕێزاناوی کە پرسیارێک دەڵێ ئێمە چۆن بتوانین سوودمان هەبێت بە وڵاتەکەمان یعنی نازانین چی بکەین کە سوودمان هەبێت وڵاتەکەمان ینی ئەوش بەرپرسیاتی تاکە بەڵام ڕەنگە دەرفەت نەرەخسێ بزن کێ لە کوێ ئیش بکە ڕاست ئەمە کێشەیەکە ڕاستی لەو باسانی کە کردمان گوتمان ئاماژە قورئانیەکان ئەڵێن گرنگە ئینسان چۆن ئەڵێ لە کاری باشدا دەست پێش خەر بێ ئەباسمان کردوە سابقونە سابقون خاوەنی ئەم پرسیارە ئەتوانێت یەکێک بێ لەو کەسانە بۆ چونکە کە گوتت چێ پرسیاری هەیە ماوەیەک دوودڵیان تێکەوت چێ دەست پێ بکە ئەوە کە ئەو یەکەم کەس بوو دەستی بە پرسیار کرد لە لای من گرنگە چونکە باسەکەمان ئەوە بوو یەکەم کەس زۆر گرنگە لە هەر شوێنێکە کە کارێک بوو ئەڵێ چی ئەو کارە دەکات چه پرسیاری هەیە هەموو تەماشای یەکدی دەکەن دوای یەکێک مایکەکە وەرەگرێ و بۆ نمونە ئەو بوو هەر ئەو بوونە کە ئەو پرسیارەکە ئەو یەکێکە لەو کەسانەی کە یان چۆناڵێ ئومێدی ئەوەت پێیەتی لەو کەسانە بێ کە دەست پێشخەری هەبێ دەست پێشخەری بەمانای چیە ئەتوانێت کاری بکە ئەو یەکێکە لە ئاماژەکان بەڵێ یەکێکە لەو ئاماژانەی کە ئینسان لە هەر شوێنێکدا ئەو جۆرە خۆڕە پێشدان و ئەو جۆرە ینی چۆنەڵێ دەست پێشخەریەی بوو ئەو ئومێدی تێدای ماوە تۆ اینجا بینە ئەم ئومێدت چۆن لە ڕووی زانستیەوە چارەسەرکەین لە ڕووی زانستیەوە ئەمڕۆ هۆکارەکانی گەیاندن و ڕاگەیاندن زۆر بوونە سەردەمانی من تۆ ناتۆ گەنجی سەردەمانی من ئەم هۆکارانە نەبوو بۆ ئەوەی کەسێک بتوانێت دەرکەوێ یا بەمانایەکی تر توانەکانی خۆی دەربکات چی هەیە تەنها ئەتوانێت لە قوتابخانەیە نمرەیەکی زۆر بەرز بێنێ و کۆلێجێکی بەرز ئەوە دەرکەوتنەکەی بووە بوارەکانی تر لە سەردەمی ڕژێمە بۆ ئێمە نەبوو هیچی تر ئەم ئازادی کە ئەمڕۆ هەیە چەندین کەناڵ و بۆ نمونە چەندین تۆڕە کۆمەڵایەتیەکان و اینجا هۆکارەکانی گەیاندن و بە خەڵکی و پەیداکردنی هاوڕێ لە ئاستی دەرەوە و ئەو جاتەنانە چۆن شۆپینگ شت لە دەرێ ئەکڕی ئەمڕۆ ئینسان ئەتوانێت ئەو داهێنانەی کە هەیەی لە ڕێگەی هەر بە هەمان شێوەی ئەلکترۆنی ئەتوانێت بە کۆمپانیایەکی دەرەکی بفرۆشێ هەچ شتێکی ئاساییە لەبەرەوە هەموو ئەم ئاسانکاریانەی کە ئێستاکە هەیە ئەبێ بیری لێ بکەینەوە لە هەمان کاتە کە دەرکەوتنەکان لە ڕووی واتایی بیرۆکەیەکی جوانمان هەیە شتێکی زۆر گرنگ هەیە مارکتینگە ینی بەمانای تەسویق بەمانای بە بازارکردن یعنی زۆر پێویستیە ئەم گەنجانە خەڵکی ئێمەش بە شێوازێکی گشتی زۆر پێویستیان بەوەیە ئەم بیرۆکەیە چۆن بگەێنن چۆن بفرۆشن بیرۆکەکە ئەفرۆشی ئەنیە داهێنانێکی خۆت هەیە ئەتوانی بیفرۆشی کەواتە ئەم بیرۆکەیە لە ئاستی ئێستاکەدا بەهۆی هۆکارەکانی گەیاندن و ڕاگەیاندنەوە ئاسانکاری زۆر بووە بۆ ئەوەی کەوا لە بوارێک لە بوارەکانە دەرکە بەڵێ مامۆستا پرسیارێکی تر هەیەڵێ مەسەن ئێمە کۆمەڵگای کوردی ڕێگری هەیە لە بەردەمان کە چۆن پێش بکەوینەوەە دیارە بخۆی هەشکانی ئەو ڕێگری بخۆی ئەوە نیشانی بەرپرسیاتی تاک و سەرکەوتنی تاکە چۆن تاک بتوانێت ئەو ڕێگری بشێنێ ینی ڕێگەکان نەبێتەوە هۆکارێک بۆ ئەوی کە باشە ئێستا لە نێو کۆمەڵگەی کوردەواریشدا بە هەمان شێوە ئێمە ژمارەیەکی یەکجار زۆر وەکۆڵەیە کەسایەتیمان هەیە دەرکەوتون بەمانایەکی تر سەرکەوتون بەمانایەکی توانیوان شتێکی نوێ بڵێن زۆرمان هەیە ئەو تاغ مەگەر لە مێژودا ناخوێنی مەگەر لە کتێبەکانی ئەدەبا ناخوێنین مەگەر لە ئایندا ناخوێنین ینی چەندی شێخان و مەل خەڵکی دەرکەوتو سەرکەوتومان زۆرە هەموو ئەوانش بە هەمان شێوازی ئەم کۆمەڵگە کوردەواریە تا ئێستا ژوایە هەروات تێپەڕبوونە هەر دژایەتی کراون هەر قسەی خراپ هەر ناو ناتۆرە بە دوای ئەوان کەوتووە بەڵام لەگەڵ ئەوەشدا توانای بەرگەگرتنیان هەبووە کەواتە ئەم سەردەما هەر کەس کۆمەڵگەی خۆی بناسێ گرنگە من دەزانم ئەم جارە دەژیم
لە هەمان کاتیشدا بیرۆکەیەکم پێەیە دەیڵێم لێرە ڕێگەم لێ دەگرن کۆی دەکەمەوە مەگەر بەنداو چییە بەنداو بریتە لە ئاوێک لە ڕووبارێک لە شوێنێکەوە تێپەر دەبێ کاتێکە بەنداوی لە بەردەما دروست دەکەن ڕێگر نەمان دێت بۆ دەرچوون ئیدی وای لێ دێ خۆی کۆکاتەوە ئاو خۆی کۆکاتەوە تا ئەگاتە ئاستێکی یەکجار بڵند ئیدی لەوە بڵندتر بێ بەنداوەکەش دەبە ئەو کات بۆی بەنداوەکە نەبا شتێک لە خوارە دروست دەکەن پێی دەوترێن نازیم ئۆرگەنایز یا بەمانە ڕێخستن چەند بەوابە و دەرگایەکی خوارەوەی بۆکەن وڵن بە ئاوەکان دێکی بڕوە چونکە ئەگەر هەروە کەڵەکە بێ لە سەریەک و کۆبێتەوە بەنداوەکەشمان لێشکێن کەواتە بێ ئەم بەنداوەمان لەبەرچاو بێت تواناکانتان ئەمڕۆ ڕێگری لەگەرکان کۆی کەرەوە توانایەکی تری بخەرە سەر دوی تر سێی تر چواری تر تا کۆمەڵگە محتاجی تۆ بێ تا ناچارە بێ دەرگاکانت بۆ بکاتەوە هەموو ئەم هەڵکەوت و دەرکەوت و سەرکەوتوانەی نێو کۆمەڵگەی کوردەواری ئاوا بەرگەی ئەو ڕۆژگارە سەختانەیان گرتووە کە کۆمەڵگەی خۆمان دوژمنمان ناوێ هەر کۆمەڵگەی خۆمان خەڵکی باشی نێوان دووکەوانمان ئەوەندە زۆرە بۆ ئەوەی هەناسە سار دەکەن بۆ ئەوەی کەوا پێت بڵێن تۆ هەڵەی تۆ غەڵەتی قەینە ڕەخنە باشە بەڵام لە هەمان کاتدا ژیاننامەی هەر یەک لە دەرکەوتوان و سەرکەوتوانی نێو کۆمەڵگەی کوردەواری بخوێنەوە ئەو ڕێگرانیان هەیە بەڵام ئازابوون پێیان بەسەر ئەو ڕێگرانیان ناوە پێیان بەسەر هەموو ئەو قسانە ناوە گشت ئەو قسە خراپانی دێتە ڕێتان گشت ئەو قسە ساردانی دێتە ڕێتان دەیەوێت توانەکانی ئێوە کەم کاتەوە هەروەکو بەردوایە ئەو بەرداناگە بیخیتە ژێر پێت یەک لە دوای یەک بیخیتە ژێر پێت پێی بڵندە بی بەرزەبییتەوە بەڵام ڕێبەی بەرت کەوێ ئەتخا لەبەرەوە هەموو ئەو حاڵەتانە پێمان دەڵێ مرۆڤ توانای بەرگەگرتنی ئەمەسا پرسیارێکی تر هەبوو بەڵام هەر لەو چوارچەوەی ئەەکەم بوو جەنابەت وەڵامەکەت دایەوە ئێستا کام بەڕێزیتر پرسیاری هەیە پێم خۆشە دەست پێشخەری بکات لە بەشی دووەمە بەخێراتی مامۆستاەکەم مامۆستا کۆمەڵگەی کوردی پشتی تاشی خۆی ناگرێت چی بکەینەوەی کۆمەلگا واز لەو بیردۆزە هەڵەیە بێنی کە پشتی تاشی خۆی ناگری چیتر سەرەتا بە خێراتی مامۆستا دەکەم مەرجە کەسی سەرکەوت و یعنی کەسێک پشتگیری بکات بەڵێ دەست خۆش بێ بەڵێ چیتر بەڵێ فەرموو سەرەتا بە خێراتی مامۆستا دەکەم بەڵێ هەستکردن بە پرسیارەتی شتێکی وانە کە لە ناو ناخی هەم کەسێکدا بێت هۆی چییە کە ئەو کەسە کاتێک هەستی بە پرسیارەتی نییە چی وای لێ دەکات کە هەست بە پرسیارەتی بکات لە ناخی خۆیەوە یەکێک لەو بەڕزانە پرسیارێکەکەەوە کۆمەڵگەی کوردی ینی ئەوە پرسیار تقریبان چۆ سەر ئەوەی پرسیاری تر هەر ئەوەی کە وەڵامی مادایەوە چۆن ئەنوە بکە تاکەکانی مەسەلەن ینی حەز بە جیاوازیەکە ناکات پێم واشتی چواوتی سیستەمی تاکەکان کۆمەڵگە لە دوو پێناسەکردنە پێناسەیەک پێمان دەڵێ کۆمەڵگە یەکسان نییە بە کۆی تاکەکانی کۆمەڵگە یەکسان نییە بە کۆی تاکەکانی چونکە گەر بە پێشمارە تەماشایەکی ئەڵێ ئەم کۆمەڵگەیەمان هەیە کۆمەڵگەیەکمان هەیە پێکاتووە لە ملیۆنێک کەس بۆ نمونەوە ئاڵێ ئەو کاتە لە ڕووی ژمارەی دەتوانی بڵێ کۆمەڵگەمان یەکسانە بە یەک کۆیەک یەک کۆیەک کۆیەک تا کۆی بکەرەوە تا ملیۆنێک بنووسی بەڵام لە ڕەفتاردا کۆمەڵگە ئەوانیە لە ڕەفتاردا کۆمەڵگە ئەوانیە بۆ چونکە کۆمەڵگە پێک نەهاتوە تەنها لە ژمارە کۆمەڵگە پێک هاتووە لە کۆمەڵێک هەستی جیاواز و بیرروبۆچوونی جیاواز کە کەسیان لەوی دیکە ناچن کاتێک سەرنجام کۆمەڵگە لە ڕاستیدا بریتە لە دەرەنجامی لێکدانی یەک بەو شێوازانە ئەین چۆن بەمانایەکی تر بڵێم کە دەرەنجام لێکدان بوو کاریگەریان بەسەر یەکەوە دەبێت تەنها کۆکردنەوە نییە کۆمەڵگە ژمارە نییە بەتەنیا ئەو کەسانی دەڵێن دەمانەوەی کۆمەڵگە بگۆڕین وا دەزانن بەوە دەبێت کە تاکی کۆمەڵگە بێتە گۆڕین لە ئەنجامی ئەوە دەبێت کە کۆمەڵگە تاکی کەمینەیەکی باشی ئیلیتی نخبەی دەستەبژێری وای تێدا دروست بێ کە کاریگەری بەسەر ئەوانی دیکە ئەم قوتابیانە قوتابی ئامادەین دەخوێن لە فیزیا یا لە کیمیادا کەوا هەموو مادەیەک دوجار دەچێتەوە سەر گەردیلە وانی ئەتۆم ئەو ئەتۆمەش پێک هاتووە لە پرۆتۆنێک لە ناوەندە ئیدی نیۆترۆنێک کە بارگەی نییە ئیدی دوای ئەوە کۆمەڵێک ئەلکترۆن لە خولگەکانە ئەخولێنەوە کاتێکە وێنەی گەردیلەیەکی دیاریکراوەکەین ئەڵێن دوو ئەلکترۆن لە خولگەی ئەودا دەخولێتەوە هەوو ئەلکترۆن مادەیەکی دیکە لە گەردیلەیەکی دی چوار ئەوی دیکە هەشت 12 دەخولێتەوە لەو خولگەیەدا ئەم حاڵەتە پێمان دەڵێ لە ڕووی کاریگەری لەسەر یەکترەوە گەردیلەیەکی تریش لەو تەنیشە زۆر جا گەردیلە دەدەزرێت بۆ گەردیلەیەکی تروەتە گۆڕینی توخمێک بۆ توخمێکی دیکە لە ڕێی چوونی گەردیلەیەک لە خولگەی ئەمەوە کە لاوازە بۆ لای ئەو خولگە بەهێزەی کە چێشی دەکەن لە بینی خۆیان ئەویانێ
کەواتە ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ هیچ کۆمەلگەیەک تەواوی تاکەکانی کۆمەلگەیەک وڵاتێک پێکات پێ لە 300 میلیۆن هەر 300 میلیۆنێکی هەست بە بەرپرسیارەتی ناکە. بەڵام دەستەبژێرێکی تێدایە لە ئاستی حکوومەت، لە ئاستی قوتابخانە، لە ئاستی دامەزراوەکان، لە ئاستی تاکەکانە، لە ئاستی کۆمەلگەی مەدەنی. بۆیە کە دەڵێن کۆمەلگا دەڵێن کۆمەلگەی مەدەنی. کۆمەلگەی مەدەنی چییە؟ کۆمەلگەی مەدەنی بریتیە لە بەشی ڕێکخراوی نێو کۆمەلگا. تەواوی کۆمەلگا حەقی بە زۆر بەرپرسیارەتیەوە نییە، ئارەزوی خۆیەتی ئەڵە من هیچ بەرپرسیارەتی هەڵناگرم. بەڵام دەبێ ئەوەش بزانین ئەوروپا بۆیە پێشکەوت دەڵێ بەرپرسیارەتی هەڵنەگری مافی شت نابێ. ماف یەکسانە بە بەرپرسیارەتی. باشە ئەمەی هەڵنەگرت مافی دەست ناکەوێت. لە پای ئەمەدا مەبەستم ئەوە بۆ بڵێم کۆمەلگا بەچی چاکە بێ بەوە نابێ ناومێت بین بڵێن سەدان ساڵی ترمانەوێت نە. هەر ئەوە کە ئێستا لە ڕێگەی گەیاندن و ڕاگەیاندنەوە ئێستا نخبەیەک و دەستەبژێرێکمان بۆ پەیدا بووە لە نێو گەنجەکاندا. ژمارەیەکی یەکجار زۆری هەیە جۆ بە هیچ نادە. بەس ژمارەیەکی کەمیشی تێدایە کە کەوتۆتە بایەخدان بەخۆی، کەوتۆتە کارکردن لە چوارچێوەی ڕێکخراو و گروپی کۆمەلگەی مەدەنی، کەوتۆتە چوارچێوەی کارکردن لە چوارچێوەی گروپێکی پۆزەتیڤی چاکی نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان. کەواتە دوجار ئەم بەشە دروست بوو دەتوانێت وەکو ئەو پرۆتۆنە بەهێزانە ئەلکترۆنی دیکە لە خولگەکانی دی و بەخۆی کەمان چێش بکە. ئەگەر ئێستا ئێوە قەناعەتتان وایە کە کۆمەلگەی ئێمە ئێستا ئەو جۆرە کۆمەلگەی نییە پشتگیری تاکەکانی خۆی بکە بۆ بەرپرسیارەتی بۆ دەرکەوتن و سەرکەوتن، ئەبێ ئێمە دەست پێ بکەین. کەواتە چەندە دڵتان گرانە کۆمەلگە پشتگیری بیر و بۆچوونێکی جوانی ئێوە ناکە، لە داهاتوشدا هەر بە هەمان شێوە نەوەکانی ئایندە دەڵێن کەس پشتگیری ئێمەی نەکردووە وانە؟ لەبەرەوە زۆر گرنگە ئێمە ئەو کەسە بین کە ئەو پشتگیریە بکەین. چون بۆ محازەرەیەک بۆ سیمینارێک بۆ بەندکراوان بۆ ئەوانەی کە سجنی ئەحداس چاکسازی نەوجەوانانیە بەمانەیەکی تر ئەحداس لەگەڵ ئافرەتە. یعنی لە نێو ئەو ڕاگیرا و بەندکراوانەدا بیر و بۆچوونی زۆر جوانجوانیان هەبوو لە کاتی پرسیارەکانیانە. کەسی وای تایە داهێنانێک و بیرۆکەیەکی داهێنانی هەیە کە دەتوانێت کارەبامان بۆ دابین کە بە جۆرێک لە جەنەڕیتەر و مۆلیدا کە پێویستی بەم گازە نەبێت کە ئێستا هەیە. بۆ نمونە یعنی مەبەستمەوەیە من وەکو کەسێک کە ئەو قسانەیان بۆکەم زۆرم تەشجیعکردن، زۆرم هانداون لە سجنی گەورانیش پێش مانگێک هەر قسەم بۆکردن بە هەمان شێوە کە تۆ لە سجنایی ئەڵەندە ساڵت بۆ بڕاوەتەوە پشتگیری ئەوەم کرد کە تۆ دەتوانی لێرەدا کتێبێک ئەسا بنووسی، دەتوانی ڕۆمانێک بنووسی، مادام کتێبخانەیەکی گەورە لەبەردەستە، قوتابخانەیان هەیە لە نێو سجنی گەوراندا، دەتوانێت پێ بگات، دەتوانێت بڕوانامە بێنێتەوە، دەتوانێت کتێبەکانی ئەوە بخوێنێتەوە، دەتوانێت دەرچێت لە کاتی دەرچوونیە بۆ 10 ساڵ لە ژیانت بڕوە، لەگەڵ دەرچوونە بە بەرهەمی 10 ساڵەوە دەرچوە. جا ئێوە کە ئازادن بەندیش نەکراون، بە هەمان شێوە من قسەم بۆ نابینایان کردووە. نابینایان ئەو توێژن کە مافێکی یەکجار گەوریان لە سەرمانە. کاتێک کە ئەوان دەبینی اینجا هەستەکەی ئەو کەسانەی کەوا بیناییان هەیە چەند لە بەردەمی بەرپرسیارەتیدان کەسی وا هەڵکەوتو و دەرکەوتو و سەرکەوتویان تێدایە بە دەنگ دەدناسێتەوە. دەست پێشخەریان هەیە لە زۆر ئەو بوارانەی کە ژیانی نابینایان چاکەکە. بەسم هەموو ئەم توێژانەی نێو کۆمەڵگەم بینیوە من زۆر دڵخۆشم پێیان کە هەموو ئەوانە لە نێو کۆمەڵگەی ئێمەدا دەستەبژێرێک پەیدا بووە، دەستەبژێرێک پەیدا بووە بەرەوکاری چاک، وە کورداڵە بەرەوکاری خێر، بەرەو قسەی چاک، بەرەو گفتاری چاک، بەرەو بیری ڕووناک، هەموو ئەمانە. بەڵێ مامۆستا پرسیارێکی ترێک هەم بزن مش جنابەت باس کردیان هەمەشت پێدا کە مەرجە کەسی سەرکەوتو مەسەن کەسی پشتگیری بکە، یعنی ئەگەر نەبوو ئەگەر بوو باشە، ئەگەر نەبوو چی بکەین؟ با بچینە لای خاوەنی ئەم ڕووناکی و نیۆن و گڵۆپی کە باسمان کرد. ئەدیسۆن وەختێک کە خستیانە قوتابخانە ئەوەندە لێی ناومێت بوو مامۆستا. ئەوە چییە؟ ئەو کەسە کە دێتە نێو ئەو قوتابخانەی ئەو باسی یەکەم بوو کە قوتابخانە نابێ کارگە بێ. ئەدیسۆن بیر و بۆچوونێکی پێشکەوتوی هەیە لە بوارێکدا قوتابخانە لە سەرەتاوە ABC فێردەکە ئەو قۆناغی تێپەڕاندووە. شتێکی دیکە لە مێشکی ئەودا هەیە. بۆیە بەو پێوەرە دەڵێن تەمبەڵ، بەو پێوەرە بەو ئەدیسۆنیان دەگوت تەمبەڵ لە قوتابخانەدا. کەسێکی تەمبەڵە تەوەزەلە. بۆچی چونکە لەگەڵ سیستەمی قوتابخانەکە خۆی لە ڕاستیدا سیستەمی قوتابخانەکە دواکەوتوتر بوو لە چاو ئەدیسۆن. تا دەگاتە ئەو ڕۆژەی بزانە تا دەگاتە ئەو ڕۆژەی کە مامۆستا لی دەدا تەنانەتێکی لێجۆیەکانی نیمچە وەکو بڵێ نابیست بوو لە ئەنجامی یەک زلە کە مامۆستا لیدا بوو دەیگوت دایکی تۆ دڵی بەچی خۆشە تۆی ناردۆتە قوتابخانە تۆ چی زانی؟ لە ساڵی 1976 بۆ ئێستاکە ئەکاتە چەند؟ ئەکاتە 41 ساڵ. 41 ساڵ لە مەوبەر کە ئەو کات لە یەکی ناوەندی بوومە چوم ژیاننامەی ئەدیسۆنم خوێندوتە. مەبەستم ئێمە پێویستمان بە ژیاننامەی ئەوانە. یعنی ئەم قسەی بۆ ئێوەی دەکەم 41 ساڵ لەمە بەر خوێندومەتەوە.
کتێبێکم کڕیوە بە درهەمێک کە ئێوە نازان درهەم چیەوەندە کەمە کتێب ژیاننامەی ئەدیسۆن دوای ئەوە چوم غاندیم کڕی ئەمانە ژیاننامە لە 76 ئەمانم کردووە کە لە یەکی ناوەندی بوومە لە ژیاننامەکەیدا دەڵێ دوجار مامۆستا نامەیەک ئەنووسێت بە دەیدادە دەستی ئەدیسۆن دەڵێ و نامەیە بەرەو بیر بە دایکت تەمانەوە نازانێت چی نووسراوە دایکی ئەدیسۆن کە نامەکە دەبینێت فرمێسکێک لە چاوی دێ دەڵێ دایە چی لە نامەکەیان نووسراوە ئەڵێ ڕۆڵە بەڕێوەبەرەکەت ئەڵێ قوتابخانەکەی ئێمە زۆر دواکەوتووە لە ئاستی کوڕە زیرەکەکەی تۆدا نییە لەبەرەوە ڕجان ئەم کوڕە بەرەوە بۆ ماڵەوە خۆت مامۆستای تایبەتی بۆ بگرێت تاوەکو دەرسی پێ بڵێنە ئەڵێ بەڕاستی وا بوو دایکم مامۆستای تایبەتی بۆ هێنام و یارمەتی دام و بەو شێوازانە بەڵام ئەڵێ کە دایکم وەفاتی کرد پاش چەندین ساڵ لە نێو شتومەکەکانی دایکما پاش سەرکەوتن و دەرکەوتن و داهێنانەکانم لە نێو شتەکانی دایکما لە نێو پاشما و شتەکانیدا ئەو نامەیەم بینی سێرم کردوانە نووسرا بوو کە دایکم گوتوێتی تایدا نووسراوە دایکی بەڕێز کوڕەکەت ئەوەنە تەمەڵ و تەوەزەلا بە کەڵکی قوتابخانە نایە و خێری بۆ تۆ نییە و ئەوە ڕجا ئەندامان و دەستی خۆت و بڕۆ بۆ خۆت بزانە چەند وشەیەک دایک بۆیە لە قەرزاری دایکم جاری وای کۆمەڵگە پژگیری ناکە دایکت پژگیری تەکە باوکت پژگیری تەکە خۆشەویستێکت پژگیری تەکە گرنگە جاری وا قسەی ڕاستە کەسێک نییە خۆت پژگیری خۆتەکە وەگوی بن حەجر مامۆستا مامۆستا هەر پرسیارێکی تر هەیە ئەوش هەستکردن بە بەرپرسیارەتی لای هەندێک کەس دروست نابێت این چی بکەین وەکو جەناب ئاماژەت پێدا لە ئەوروپا ماف بەرامبەر بەرپرسیارەتیە ئێمە چی بکەین وا بکەین بە بەرپرسیارەتی بەرامبەر مافدا بنین بۆ ئەوەی خەڵک هەست بۆ شتە بکە ینی خاڵێک لە خاڵەکانی بەرپرسیارەتی بریتیە لە جێڕانەوەی بایەخ بۆ خۆمان من نمونەیەک پێڵێم ئێستاکە زۆر جارێکی لەو شتانی کە زۆر ناخۆشە یەکێ لەو شتانی کە زۆر ناخۆشە کۆمەڵێک کەس بەیەکەوە کارێکی هەڵەیان ئەنجامداوە ڕەنگەم قوتابیانە لە قوتابخانە بینی بێ کاتێ بەڕێوەبەر ئەگەر بانگی چوار کەسی وەکو ئێوەی کرد چوار کەسی ئەوەی بان کردە لای خۆی محاسبەی سیانی کرد و لەگەڵ ئەوی ترە هەر چواریان کارە خراپەکەیان ئەنجام داوە کارە هەڵەکەیان ئەنجام داوە لە ئاستێشێکیانە زۆر بێدەنگە ئەو کەسێک کە بەڕێوەبەر لە ئاستیا بێدەنگە و سەرزەنشتی ناکە جاری وایە ئەو زۆر خەم دەخوا دەڵێ بۆ دەڵێ خۆیمە بەیەکەوە ئەم هەڵەیەمان ئەنجام داوە ئەوانی دیکەی مادام بەرپرسیار کرد و سوالی لێکردن و دەڵێ بۆ واتان کرد بە مرۆڤی زانیون بێدەنجی لە ئاستی مندا کە هیچی پێ نەگوتم هیچ بە هیچی نەزانیو ئەبینی یعنی ئەمە ئەو حاڵەتەیە کە زۆر جار ئێمە لە ماڵێکا شتێ بشکێ بە کوڕی گەورە و بە کچی گەورە و بە هەر کەسێکی گەورە وانە ینی جۆرێک لە سەرزانشکردنی هەیە لە دائیرەیەکە لە فەرمانگەیەکە جۆرێک لە سزادانی ئیداری هەیە بۆ هەر کەسێک کە هەڵە ئەنجام بە ئێمە لە کوردەواریە قسەیەکمان هەیە بۆچی قەت بەرپرسیارەتی ناخینە ئەستۆی مناڵی ساوە ئەڵێن هیچ نازانێ قەت کەس دیوە مناڵێکی ساوای دو ساڵە شتێ بشکێنێ چێت لی با بڵێ بۆ شکانوتە نازانێ حال مناڵە کەس دیوە شێت ئازار با بڵێ ینی شێت شەیەکی هەڵەیە لە ڕاستیدا من داوای لێبور نەکەم کە بەکاری دێنم چونکە پێم وایە کەس شێت نییە ئەوی جارێکی تر کۆمەڵگەیە خەڵکێکی تێدا هەڵدەکەوێت لە خۆی زیرەکترە کۆمەڵگە لە ئاستی ئەودانێ پێڵەن شێت بارحە ئەو دەستەواژانەی کەوا بینی خەڵکێک هەست بە بەرپرسیارەتی ناکە تویکی لەگەڵا ناڵێ ئەڵێن تەواو نیە ئەڵێن مشکی تەواو نیە ئەڵێن هەست بە بەرپرسیارەتی ناکە کەواتە لە ڕاستیدا ئێمە ئەو ساتە وەختەی کە ڕامان دەگرن و پرسیارمان لێ دەکەن و محاسبەمان دەکەن ئەوە ڕێزلێنانە خدا وازی لە مرۆڤەکان بهێنایە لە ڕۆژی دوایی حەقی بەسەر کەسەوە نەبووە گەورەترین بێڕێزیکردن بوو بەرامبەر بە ئینسانەکان یعنی دەیگوتیەوە هیچ نەبوون شانی لێپرسینەوەش نین هەر ئەوە کە خدا ڕامان دەگرێ وەقیفوهم ئینەهم مەسئولون ڕایانگرن ئەوان پرسیار لێکراون بەرپرسیارن یعنی چی هەر ئەوە کە خدا محاسبەمان دەکا و ڕامان دەگرێ و وەکلهم ئاتی یەوم القیامەتی فەردا تاک ڕامان دەگرێ و پرسیارمان لێ دەکا گەورەترین ڕێزلێنانە گەورەترین ڕێزلێنە چونکە بەشتی زانیوین بە ئینسانی زانیوین بەوەی زانیوین خاوەنی ئێرادە بووینە ئێمە نابوایە ئەو هەڵەیە بکەین کەواتە زۆرجار بەرپرسیارەتی یەکسانە بێتەوە لەگەڵ مافە بەرپرسیارەتی یەکسانە بێتەوە لەگەڵ ئازادیش بەرپرسیارەتی ڕەکسانە بێتەوە لەگەڵ ئازادی یعنی ئەگەر تاچێکت بینی بوو بە مایەی زیانگەیاندن بە چێڵگەی کەسێکی دیکە وانە بەرپرسیارە دوێ بڵێ مەڵە من ئازادم بۆ خۆم ئەلم ڕێگەیەوە ئەڕۆم ئیتر با هەرچی ڕوویدا من ئازادم دەچمە نێو ئەم هەموو گەنم و جۆی ئەم خەڵکە چاندوێتی من ئازادم بە ناوی ئەو ئازادیە دوجار محاسبەیەکەن چونکە بوو بە مایە ئەوەی هەست بە بەرپرسیارەتی نەکە بەڵام لە هەمان حاڵەتدا خۆگەر ئەسپێک بەنێو ئەو چێڵگەیەدا ڕۆی محاسبەی ئەسپەکە ناکرێ هەر محاسبەی خاوەنەکە یەکرێ لێرەوە بزانە ئێمە کاتێک کە ئەڵێن هەستکردن بە بەرپرسیارەتی ینی بەمانای ئینسان بوونە کاتێک کە هەستمان بە بەرپرسیارەتی کرد
ئەوە دەڵێن کۆمەلگا هەموو شت فڕێداتە سەرزەوی ئەم قسەیە زۆرەکرێ مادام کۆمەلگە شت فڕێداتە سەرزەوی من بۆوانە بم آخر شت فڕێدانە سەرزەوی مانای هەستنەکردنە بە بەرپرسیارەتی وەکو باسمان کرد تۆ ڕازیت تۆژێکێک بی لەو کەسانە ئەگەر ڕازیت پیرۆزە بێ ئەگەر ڕازی نیت دەبێت تۆ لەو بەڵندتر بی تۆ لەو ئاستە بەڵندتر بی جیاوازتر بی لەو ئەمان دەڵێ کێ پێزانانی حکوومەت نا کۆمەلگە نا ئەگەر کەسێت نەدۆزیۆ خدا پێزانێ خدا پێزانێ وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى دوجار هەر دەبینرێ لە دنیاشا کەس پێی نەزانێ ئەبێ بێتە مایە ئەوەی کە ئیمان چۆن ئەبێتە هۆکارێک بۆ هەستکردن بە بەرپرسیارەتی و سەرکەوتن و دەرکەوتن لە پای ئەوەی کە کەس پێمان نەزانێ خدایەک هەیە ئەمان بینی سەمیعە جۆی لێمانە بەسیرە دەمان بینی بەڵێ مامۆستا لێرە کات دەرفەتمان نادە لەوە زیاتر زۆر سوپاس بۆ بچوونەکانت سوپاس کە ماندوو بووی زۆر سوپاس بۆ ئامادەبوونی ئێوەش کە لێرە ئامادەبوون بەڕاو پرسیارەکانتان سوپاستانەکەین دووبارە بینانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە لە ماوەی ڕابردوودا لەگەڵمان بوون لە پرۆگرامی بە کوردی کە لەسەر پرسی ساڵی نوێی کوردی و بە پرسیارەتی تا قسەمان کرد هیوادارین لە ساڵی ئایندەی کوردیدا تازەی کوردیدا تاکی هەز بە پرسیارمان هەبێت تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر وەختە بن.